سەبارەت بە دیدگای سەرۆک وەزیران بۆ دیاردەی کۆچ و لە کابینی نوێمدا چی کراوە بۆ پرسە و چی کراوە بۆ ئەوانەی کە لە ئەوروپا و دەگەڕێنەوە کوردستان. گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز سروە ڕەسوڵ بەڕێوەبەری گشتی ناوەندی هاوبەشی هەمانگی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێز سروە ڕەسوڵ سڵاتان لێ بێم، کاتتان باش. دیدگای سەرۆک وەزیران چییە بۆ دیاردەی کۆچ بۆ ئەو نەهامەتی گەنجان و خێزانەکانمان ڕێی هات و نەهاتە گەرنەبەر؟ بەڵێ ئەو کاتتان باش، زۆر سپاس بۆ میوانداریکردنمان. طبعاً بەداخەوە ئەو کەیسەی کە ئێستا نیشاندرا ئێمە ئێستا ڕۆژانە لەو جۆرە کەیسانە پێشوازی دەکەین. تەنها ئەو شەو ئێمە کەیسێکی هاوشێوەمان پێشوازی کردەوە کە هاوکاریمان کردەوە بەڕاستی جێگای نیگەرانیە. لێرە بە گرنگی دەزانم کە ئەوە بخەمە ڕووکە کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە بە سەرپەرشتی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گۆڕانکاری ڕیشەیی لە ئاستی دامەزراوەیی کۆچ لە هەرێمی کوردستان ڕووی داوە و بۆ یەکەم جار لەسەر دەستی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمی گەڕانەوەی نیشتیمانی کە لە 124 وڵاتی پێشکەوتوو پەیڕەو دەکرێت ئێستا لە هەرێمی کوردستان بەردەستە بۆ هاوکاریکردنی ئەو جۆرە کەیسانە. طبعاً سیستەمەکە وەکو چەترێک کار دەکات، هەموو لایەنە حکوومیەکان وە کۆمەڵگەی نێودەوڵەتی کۆ دەکاتەوە کە خزمەتگوزاری پێشکەش بە بابەتی گەڕاوەکان دەکەن و جۆرەها خزمەتگوزاریان پێشکەش دەکەین و تەنانەت ئێستا هەموو ئەو هاوڵاتیانەی کە دەگەڕێنەوە وڵات چ بە شێوازی گەڕانەوەی خۆبەخشانە بێ یا خود دیپۆرکردنەوە لە ڕێی ئەو سیستەمە خزمەتگوزاریان پێشکەش دەکرێت. و سەرەڕای ئەوەش هەر لە کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەکەم جار وەکو بینیتان مانگێک بەر لە ئێستا سەنتەری ڕاوێژکاری کۆچمان کردەوە کە هەرێمی کوردستان نۆیەم وڵاتە ئەو سەنتەرەی لێدا دەمەزرێت. ئەو سەنتەرە لەسەر ڕێگاکانی هۆشیارکردنەوەی کۆمەلگا کار دەکات و ئالیاتی جیاواز بەکاردەهێنێت، گەنجانمان هۆشیار دەکاتەوە لە بابەتەکانی کۆچی نایاسایی مەترسیەکانی و ئەو مەترسیانەی کە دێتە پێشیان چۆن بتوانن هەلی کار بدۆزنەوە بە شێوەیەکی دروست، چۆن پەرە بەتواناکانی خۆیان بدەن و چەندین بابەتیکە کە لە بەڕاستی کە ئێستا کاری لەسەر دەکەین کە توانیوێتی گۆڕانکاریەکی بەرچاو لە ئاستی دامەزراوەی کۆچ لە هەرێمی کوردستان پێشکەش بکات. بەڵێ ئەوانەی کە دیپۆرتەکرێنەوە یاخود باڵین بە زۆرە نێردرێنەوە ئەوانەشی خوازیارانە گەڕێنەوە، ئێوە بەوی هەمان شێوە مامەڵیان لەگەڵاکەن واتە فەرق و جیاوازیان لەگەڵ ناکەن؟ نەخێر، لەبەرەوەی ئەوانە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانن و بێگومان هەر کەسێک کە دەگەڕێتەوە بە هەر شێوازێک بێت ئێمە پشتیوانی دەکەین، بەڵام زۆر بەچڕی کار لەسەرەوە دەکەین کە هاوڵاتیانی ئازیزی خۆمان هۆشیار بکەینەوە کە ئەو ڕێگا مەترسیانە نەگرنەبەر. بەداخەوە ئێمە دەبینین خێزانمان بینیوە زێڕنگر بوون، خێزانمان بینیوە ئیمکانیاتی مادیان باش بۆ، بەڵام خۆیان خستۆتە ئەو بەر ئەو مەترسیەوە خۆیان و خێزانەکانیشیان فەوتاندووە. ئێمە هۆشیاریان دەکەینەوە کە ئەوان هەم بۆ کۆمەلگایان هەم بۆ خێزانەکانیان داهاتوویان لە وڵاتی خۆیان گرنگە و ڕێگایان پێشان دەدەین و ئەوانەی کە کێشەیان هەیە هەوڵ دەدەین لەگەڵ ئەوانەی کە لە ڕێی خۆمانەوە دەکرێت یاخود لە ڕێی ڕێکخراوەکانەوە هاوکاریان پێشکەش بکەین و لە هەمان کاتیشدا بەڕاستی ئێستا ئێمە بە چڕی کار لەسەرەوە دەکەین کە گەنجان توانای خۆیان بدۆزنەوە بە هەماهەنگی طبعاً لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان لەوەی کە چۆن دەتوانن بە یاسایی دەرفەتی کاریان دەست بکەوێ بتوانن سوود لە ئەزمموی ئەو وڵاتانە ببینن و داهاتووی خۆیان لە وڵاتی خۆیان ببیننەوە. لە سەرەڕای ئەوەش بەڕاستی ئێمە لە چەند بابەتی کە لەگەڵ زانکۆکان ئێستا بە چڕی لەسەر بابەتی هۆشیارکردنەوە کار دەکەین و لە هەمان کاتیشدا بەڕاستی بەهۆی ئەو پێشکەوتنانەی کە هەرێمی کوردستان بەخۆیەوە بینیوە ئێستا گرنگترین ئەو ڕێکخرا و وڵاتانەی کە لە بابەتی کۆچ کار دەکەن خۆیان پەیوەندیمان پێوە دەکەن. هەرێمی کوردستان توانیوێتی لە ئاستی نێودەوڵەتیش پێشکەوتنەکانی پەیوەندیەکانی بە شێوەیەکی بەرچاو لە بابەتی کۆچ بەرەو پێش ببات و وای کردووە کە بتوانین بە ئاسانتر پەیامەکانمان بگەێنین و لە هەمان کاتیشدا بەڕاستی ئێمە
زۆر بەچڕی لەسەر ئەوە کار دەکەین کە ئێستا بەهۆی ئەوەی کە بڕیارەکان لە وڵاتەکانی ئەوروپا یەکێتی ئەوروپا زۆر چڕ کراوەتەوە بەوەی کە مافی پەنابەرێتی زۆر ئەستەم بووە ئێمە لەگەڵ ئەوان لەسەر خەتین و هەوڵ دەدەین کە بەڕاستی وا بکەین کە هاوڵاتیانی ئێمە دیپۆرت نەکرێنەوە ئێمە بەردەوام ئەوەیان بۆ ڕوون دەکەینەوە کە ئێمە قەیرانی داراییمان هەیە تاوەکو ئێستا تاوەکو ئەوڕۆ ئێمە ملیۆنێک ئاوارە و پەنابەرمان هەیە بەڵام وەکو ئێمە دەبینین بەڕاستی پێویستە ئێمە بابەتێکیش بخەینە ڕوو بەداخەوە دەبینین بەهۆی قەیرانی دارایی بەهۆی کێشەکانی شنگال مادەکانی ناوچەی ١40 بەڕاستی ئەوانە هەموو کاریگەریان هەبووە لەسەر ئەوەی کە بابەتی کۆچ بەردەوام بێت بەڵام لە هەمان کاتدا بەهۆی ئەو جوانی پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان و ئەو هەنگاوە گرنگانەی کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرتوویەتیە بەر تەنها لە ماوەی ساڵی ڕابردوو 7,000 خێزان بە شێوەیەکی خۆبەخشانە گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و دەبینین کە بە هەزاران بیانی لێرە کار دەکەن بەڕاستی ئەوەش مانای ئەوەیە کە سوپاس بۆ خوا تاوەکو ئێستا بەڕاستی دەرفەتەکانی کار لە هەرێمی کوردستان گونجاون وای کردووە کە بیانیەکان ڕوو لە ئێرە بکە بەڵام بەداخەوە قەیرانی دارایی بەڕاستی یەکێکە لەو بربەستە گەورانەی کەوای کردووە بابەتی کۆچ بەردەوام بێ بەڵام ئێمە سەرەڕای ئەوەش بەردەوامین لەوەی کە هۆشیارکردنەوە و ڕێگریکردن لەو بابەتان بەڕێستەوە وەکو جەناتان باس کرد بێگومان قەیرانی دارایی کە بۆ هەرێمی کوردستان دروست کراوە گرفتێکی گەورە بووە بیانووی هەندێک لە گەنجان کاچن بۆ دەرەوەی وڵات بێکاریە لە هەرێمی کوردستان هەندێکیان بێکاری لە وڵاتێکی ئەوروپی پێ باشترە لە بێکاری لە هەرێمی کوردستان لەناو خزم و کەسی کاری خۆیان وەکو جەنابیشتان باستان کرد کە خەڵەکە بۆ چووەتە وڵاتانی ئەوروپا و بەتایبەت لەم دوایەدا کە و بەلەمە غەرق بوو لە ئاوەکانی نێوانی یۆنان و ئیتاڵیا خێزانی تیا بۆ زێڕەنگەر بووە خێزانی تیا بۆ لە جێگەی ئۆتۆمبیلێک دوو ئۆتۆمبیل و ماڵی هەبوو خۆی و خێزانەکەی کاریان کردووە ئێوە لەوەتان کۆڵیوەتەوە هۆکارەکانی دیکەی کۆچین کە بێگومان تەنها بێکاری نییە بەڵێ بێگومان بابەتی کۆچ بابەتێکی بەردەوام بووە بە درێژایی بوونی مرۆڤەکان خۆت دەزانی بەڕاستی ئەگەر بین ئێمە هەرێمی کوردستان وەکو نمونە وەربگرین بە درێژایی مێژوو ئێمە وەکو کورد بەڕاستی ڕوبەڕووی تند و تیژی و مێژوویەکی پڕ لە یعنی ئەوەی کە زۆر ڕوبەڕووی زۆرداری بووینەوە لەلایەن ئیدی ئەو وڵاتانەی کە ئەو کارە ساتانەی بەسەرمان هاتووە لەلایەن ڕژێمی باسەوە بەهۆی هۆکارەکانی ترەوە بەداخەوە کە دەبینین تاکو ئەو ڕۆژ قەیرانی دارایی بەردەوامە بەڵام بابەتی کۆچ لێت ناشارمەوە کە ئێستا لە وڵاتانی ئەوروپاش بەهۆی ئەو بۆ نمونە ئەگەر وەک نمونە وەری بگرین کۆرۆنا دوای کۆرۆنا بەڕاستی خەڵکێکی زۆر تووشی خەمۆچی بوو تووشی ئەوە بوو کە تەنانەت کاریان لە دەستدا بابەتی کەی زۆر سەخت هاتە بەردەمیان هەموو ئەو بابەتانەوا دەکات کە ئینسانەکان هەوڵ بدەن شێوازی ژیانیان بگۆڕن ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر بۆ وڵاتەکانی ترجارێک زەحمەت بوو بێت لەوانەیە بۆ ئێمە 10 جار زەحمەت بوو بێت ئێمە کە بابەتی کۆرۆنامان هەبووە بابەتی شەڕی داعشمان هەبووە دواتر لە خۆگرتنی 2 ملیۆن ئاوارە و پەنابەر بەداخەوە قۆناغی بوژانەوە نەمان بینیوە تاوەکو ئەوڕۆ هەرێمی کوردستان بە دەست قەیرانێکی دارایی سەپێنرا و دەناڵێنێت کە نەیهێشتووە قۆناغەکانی بوژانەوە وەکو خۆی ببینێت بەڵام بەڕاستی ئێمە دەبێت لێرەدا خۆشحاڵی خۆمان نیشان بدەین ئێمە ڕۆژانە کە لەلایەن شاندی باڵاوە سەردانمان دەکرێت خۆشحاڵی خۆیان نیشان دەدەن بەوەی کە هەرێمی کوردستان سەرەڕای ئەو هەموو بربەستانە ساڵ بۆ ساڵ جیاوازتر دەبینێت تەنانەت ئەوڕۆ من پێشوازیم کردووە لە باڵیۆزێک کە بەڕاستی زۆر بەڕوونی ئەوەی پێشان داوین کە چەندە خۆشحاڵن بۆ گۆڕانکاریانەی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدەن تەنیا پێم وایە بابەتی هۆشیارکردنەوە بابەتێکی زۆر گرنگە کە ئێمە دەستی گەنجەکانی خۆمان بگرین کە پێشانیان بدەین ئەوان لە وڵاتی خۆیان گرنگن بۆ دەتوانن خۆیان بدۆزنەوە و هەلی کار و دەرفەتی کار وەکو بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت دوێنێ ئاماژەی پێدا ئەوان تاوەکو دەگەنە ئەو وڵاتانە بەڕاستی بەداخەوە پارە و خەرجیەکی زۆر دەدەنە ئەو قاچاقچیانە کە لەوانەیە ئەگەر لە وڵاتەکانی خۆیان
بەکاری بهێنن بتوانن داهاتوویەکی گەشت بۆ خۆیان ببینەوە بە تایبەت کە هەلو مەرزیش لەبارە بۆ ئەو بابەتە. بەڵێ بەڕێوەسەر و ڕەسوڵ بەڕێوەبەری گشتی ناوەندی ئاوبەشی هەمانگی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەولێرۆ لەگەڵماندا بوو. سوپاس.